هەمان کاتدا ئێران هێرش دەکاتە سەر ئیسرائیل وهروە هێرشیش دەکاتە سەر ناوەند و بارەگا و بنکە سەربازیەکانی ئەمریکا و ئیسرائیل و باسی ئەوەشی کردو تا ئێستا 200 بنکەی سەربازی و ناوەندی پەیوەندیدار بە ئیسرائیل و ئەمریکای بردومان کردو و یاخود کردووەتە ئاماژ لە بەرامبەریشدا ئیسرائیل یاخود ببوورن سنتکۆم ئاماژەی بۆ داوا کە ئێمە زیاتر لە 3000 ئامانجمان لە ئێراندا پێکاوە و وەروەها توانیمانە لە ماوەی هەژ ڕۆژی ڕابردوودا 3000 ئامانج یاخود 3000 ناوەند و شوێنی ئێران بکەین ئامانج وە زۆر بەشڕی هێرشیان کردوتە سەر ئێران و دۆناڵد ترامپ لە دوایین قسەکانیدا باسیەوە کە دەڵێ ئەوەی کە لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا ئەنجاممان داوە زۆر زیاتر بۆ لەوەی کە لە جەنگی 12 ڕۆژەی نێوان ئیسرائیل و ئێراندا ڕوویدا حتمما ئەو کاتەش ئەمریکا هاوبەشی شەڕەکە بوو بەڵام بە ناڕاستە خۆک و ئەمجارە نەبوو ئەمجارە خۆی ئاماژە بۆ دەکات و دانی بۆ داناوە کە خۆی بەشداری سەرەکی جەنگەکەیە ئەمانە کۆمەڵک بابەتن گرنگن و سەرنجمان لەسەری دەبێت میوانمان دەبێت و پامنێرمان دەبێت و لەسەر ئەم بابەتانە زانیاری زیاتر بە ئێوە دەدەین. شەوی ڕابردوو بەرەبەیانی ئەمڕۆ دەجار بە درۆن هێرشکراوەتە سەر هەولێر و بەهۆیەوە ئەندامێکی ئاسایشی فڕۆکخانەگیانی لەدەستداوە و چەندجارێکیش هێرشکراوەتە سەر سلێمانی بەڵام سەرجەمیان پوچەڵ کراونەتەوە. پامنێری کورسان نیوز لە سلێمانی ڕایگەیان شەوی ڕابردوو بەرەبەیانی ئەمڕۆ سێجار بە درۆن هێرشکراوەتە سەر بارگەی UN لە نزیک هۆتێل تایتانیک و فەرماندەی هێزەکانی هەفتا بەڵام سەرجەم هێرشەکان تێکشکێنراون. دەستگای ئاسایشی هەرێم لە ڕاگەنراوێکدا بڵاوی کردوەوە بە 4 درۆن بارگەی هێزەکانی هەفتا وەروەها بە 2 درۆنی نزیک بارگای UN و نووسنگەی کۆنسۆلگەری تورکیاش لە شاری سلێمانی کراوە تامانجەوە هێرشەکان هیچ زیانێکی مرۆیی نەبووە. و ئەوکات هێرش کراوەتە سەر بارگای پێشووی کۆمەڵی شۆڕژگێڕانی زەحمەتکێشان لە ناوچەی زەرگوێزەڵە و بەهۆیەوە کەسێک گیانی لەدەستداوە. لەلایەکی دیکەشەوە پامنێری کورسان نیوز لە هەولێر ڕایگەیان شەوی ڕابردوو و بەرەبەیانی ئەمڕۆ دەجار هێرشی درۆنی کراوەتە سەر هەولێر بەڵام سەرجەمیان خراونەتە خوارەوە بەشێک لە درۆنەکانیش ئاڕاستی فڕۆکەخانەی هەولێر کرابوو و بەهۆی هێرشەکانەوە کارمەندێکی ئاسایشی فڕۆکەخانە گیانی لەدەستداوە کارمەندێکی دیکەش بریندار بووە و ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر ڕایگەیاندووە 9 درۆن ئاڕاستی هەولێر کراون و بەهۆی هێرشەکانەوە کارمەندێکی ئاسایش لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر شەهید بوو. قایمقامی هەڵەبجە قساکات بۆ میدیاکان بێکەوەی بینی. کارگی غازمانەیە دوانیان لە کۆرمەوە غازێنێت ئەوە حسەکەیان بڵین بەش هاوبەشەکەیان وەساوە و ئینشاءڵڵا کرێتەوە لەم ڕۆژانە و دوانیشیان لە کەرکووکۆیە. ئێمە پێشتر پێشەوەی هەر بارودۆخی بێتە ئاراوە لیژنەکانمان سەردانی کارگەکانەکەن و کارگەکان بەردەوام چاودێریان لەسەرە و ڕۆژانە سەردانیانەکەن وە کەمێتی ئەو غازەی کەلایەنە کە غازی ماڵانە بەڕاستی بە سەرپەرشتی لیژنەکان دابەشەکرێ بەسەر وەکیلەکانە لە کاتێ ئێستا ئاگادارتان نەکەینەوە هیچ جۆرە ئەزمەیەکی غازی ماڵان نییە بە هیچ شێوەیەکیش سعر بەرز ناکراوەتەوە و هەر هاوڵاتیەک لە هەر وەکیلێک کە ڕۆژانە غازیان بووێن ئەگەر سعر لەو سعرێک کە دانراوە پێم وایە 8,000 نیوە زیاد کرا ئاگدارمان کەنەوە ئێمە بەڕاستی لیژنەکانمان سزای ئەو وەکیلە یا ئەو کارگەین کە بەڕاستی لەو سیعرەی کە سیعری حکومیە و دانراوە نابێت بە هیچ شێوەیەک تێپەڕکە. لە ڕووی کەمێتیشۆ لە 5 ڕۆژە 3000 بتڵ غازیە بۆ سنووری پارێزگای هەڵەبجە پێم وایە ئەگوە کە حاڵەتێکی نۆرمەڵ و ئاسایی ئەو غازە بەکاربێنرێ هیچ جۆرە ئەزمەیەک دروست نابێت بەدەر لەوەی بۆ شوێنە گشتیەکان لە بەشە ناوخۆیەکان لە نەخۆشخانەکان لەو فەرمانگانەی کە بەڕاستی پێویستیان بە بەکارێنانی غازە غازێکی ئەحتیات و تایبەت دانراوە بۆیان کە پەیوەندی نییە بە حسەی هاوڵاتیانەوە و پێشتر ئەوە تەرخان کراوە بۆیان. لێرەوە دووپاتێکەمەوە لە کەمیەتی غازە و لە سیعرە حکومیەکەیە بە هیچ شێوەیە گۆڕانکاری بەسەرا ناتووە داواکارم لە هاوڵاتیان خۆیان ئەزمە دروست نەکەن بەوەی ئەگەر تۆ 6 بتڵ غازەیە زۆر تەبیعیە
با دوانیان خاڵی بێت یا پێویستت بە 4 بتڵی بۆشت هەیە با 1 بتڵی پێ بدرێ با 2 بتڵی پێ بدرێت کایە ئەم جۆرە حاڵەتانەیەکەوە ئازمە دروستەکە هەر وەک چۆن ئەو دەنگۆیان خسەناوە گوایە خۆراک کەم بۆتەوە وایان کرد کە سیعر بەرز بێتەوە من خۆم بە هاوبەشی لەگەڵ لیژنەی هاوبەشە سەردانی کۆگاکانی خۆراکی پارێزگای هەڵەبجەمان کردووە زۆر بەیان ئەگەر هەر ئێستا تا 2 مانگی تر خۆراک نێتە ناو پارێزگای هەڵەبجە 2 مانگی تر لە کۆگاکانی خۆراکە بەپێی لێدوانی سۆپارماکێت و بازار و کۆگاکان قۆتان هاتوون لەگەڵ ئێمە شان بەشانی ئێمە گەڕاون ئێسش حاڵەتێکی زۆر ئاسایی و تەبیعی و نۆرمەڵەیە هاتوچۆ هەیە موادی غێزایی بە عامیەت بۆ بابەتی غازەکەش بۆ شێوەی کە بڵاومان کردو هیچ جۆرە بەرزکردنەوەیکی سعر نابێ بەرزکرێتەوە و کەمیەتی ئەوانش لە 5 ڕۆژە 30,000 بەتڵ دابش ئەکرێ لە سنووری پارێزگای هەڵەبجە بەپێی ئەو لێکۆڵینەوەی ئەمە کۆبنەوەمان پاش لەگەڵ لیژنەکان و کارگەکانە بۆمان دەرکەوتووە کە بەڕاستی تەختیەی غازی ماڵان نەکرێ بە زیادەوە تەنها غازێک کە سعری بەرز بووتەوە پێم وایە سا بۆ بە 900 ئەوە غازی تیجاریە لە بانزیخانەکانە هەیە و پەیوەندی بە غازی حکوومەتۆ نییە ئەوە کەوتۆتە باساڕی ئازادەوە وەلو ئێمە لیژنەکانمان بە هەمان شێوە چاودێریان لەسەر ئەو سیعرانەشەیە بەس بەڕاستی ئەو سیعرە لەو شوێنێک لەو کۆگا و مەخزەنانەی کە هی غازن یا هی سوتەمەنیەت لەوێ بەرزکراوەتەوە و ڕەبتی بە ئێمەوە نییە و ئەوە پەیوەندی بە بازاڕی ئازادەوەی ئێستا لە بەشێکە شارشکان شێوەیەکی بەرچاو زیادی ئەوەی کە بازاڕی ئازادەوەکو پێمانوتن ئەوە پەیوەندی بە لیژنە حکوومیەکانەوە نیە تەنها بۆ کێلە و کوالیتیە بەس ئەوەی سیعری حکومی بێت تا ئێستا هەر بە سیارە حکوومیەکە بێت بدێ باوەڵاتی کۆم پرسیارێکم هەیە ینی جیاواز لەم بابەتە ماوەی ئەوە 24 ساعت زیاترە شەبەکەی ئاوڵاتیان پچڕاوە لە ناوچەی هەورامان بۆی لێدان لەو دوو بورجەوە چی دەکەن بۆەوەی کە پەیوەندی بۆ دوو کۆمپانیاوە بکەن بۆی ئەو گرفتە لە ناوچەی هەورامان چارەسەر خۆتان نەزان ئەوە زیاتر وەزارەتی گواستنەوە گەیاندن کە لێرەش فەرمانگەمان هەیە لەگەڵ ئەوانە قسەمان کردو و پەیوەندی کراوە بەو دوو کۆمپانیا و دیارە ئەوانیش حاڵەتی ئەمنی خۆیانە ئیش و کاری تایبەت بە خۆیانە لەوە چ ئینشاءڵڵا لە ئایندا کە ئەم وەزانە هێوەربێتەوە دەست بەجێ بێت چاک بکرێتەوە هەرچەندە پەیوەندیمەم باسی خۆراکیشت کرد لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکان وەکیلەکانی دابەشکردنی خۆراک وەزارەت دیاری کردووە ڕاوڵاتیە 1000 دیناریان لەوە بگیرێ بەڵام 1250 بەشەوی لە وەکیلەکان 1950 لە هاوڵاتی وەرەگرن تا چەند بەداداچوونەگەن بۆ ئەوانە کە ئەم ڕۆژە زۆرە پارە لە خەڵک وەرنەگرن ئێمە لیژنەیەکمانێ سەردانی وەکیلەکانەکات و لەگەڵ بەڕێوەبەراتی پسوڵەی خۆراکمانەیە و تایبەتن بە خۆراک قسەمان لەگەڵا کردوون کە ئەوێ لێکۆڵینەوە حاڵەتە بکرێت دڵنیابن لە هەر بوارێ لە بوارەکانە زیادە ڕەویەک هەبێت ئێمە بەڕاستی هەم پەڕاوی لێکۆڵینەوەکەین و هەم بەداداچوونەکەین و دواتر لە دەرەنجام ئەگەدارتانەکەینەوە بەخێر بێنەوە لای قایمقامی هەڵەبجە بوو قسەی کرد بۆ میدیاکان سەبارەت بە بابەتی گرانبوونی غاز لە بەڕێمەیەکێکە لەو بابەتانی کە بەڕاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ترسیان هەیە لە گرانبوونی نەوت و غاز و کەلوپەل و ئەو خۆراک و کەلوپەلە سەرەتانی کە ڕۆژانە بەکاردێنرێت باسی ئەوەی کردوتی ئەو غازی کە لە هەڵەبجەدا هەیە نرخەکەی گران نەبووە و لیژنەکانمان چاودێری نرخەکانەکەن و بە هیچ شێوەیەک نرخ گران نەبوو و غازی پێویستیش لە بەردەستا هەیە سەبارەت بە خۆراکیش وتی ئێمە هەتا 2 مانگی دیکە ئەگەر هیچ خۆراکێک نێتە هەڵەبجەوە بە پێ ئەو ئامارە و بەدووادا چۆنانی کە ئێمە کردومانە ئێمە هیچ کێشەی خۆراکمان بۆ دروست نابێت نرخەکان جێگیرە و لە ڕێگەی لیژنەکانمانەوە ئێمە چاودێری تەواوی ئەو نرخاناکەین چ بنزین چ غاز و چ کەلوپەل و خۆراک کە لە مارکێتەکاندا بوونیان هەیە. بەرداوامین پارێزگاری هەڵەبجە ڕایگەیاند سەرڕای هێرشە درۆنی و موشکەکانی ڕۆژی شەمە ڕۆژی پارێزگاکە ئاساییە. نوخشە ناسح پارێزگاری هەڵەبجە لە لێدوانێک تایبەت بە کورسات نیوز ڕایگەیاند ڕۆژی ئاسایشی هەڵەبجە بە تەواوەتی پارێزرا و لە ئێستادا هیچ کێشەیەکی ئەمنی لە ناوچەکەدا بوونی نییە و داواشی لە میدیاکان کردو هاوکار بن بۆ پاراستنی ئارامی دەرونی هاوڵاتیان.
بە هاونیشتمانەڵین هەموو بارودۆخەکە جێگیرە بەس داواکارین لە ڕاگەاندکارە بەڕێزەکان بەڕاستی ڕووماڵی کۆمەڵێک بابەت نەکەن هەر دوێنێ شەوی ژێمە لایەن وەزارەتی ناوخۆ دەستگای میدیا و زانیاری بڵاوی کردوێتەوە ئێمەش لە پارێزگارەکان بڵاومان کردوێتەوە کە کۆمەڵێک ڕووماڵ نەگونجاوە بۆ خێزان نەگونجاوە بۆ منداڵ نەگونجاوە بۆ بە ئەم بارودۆخە واتە تەنها زەرەری هەیە بۆیە هیوادارین ڕای بگرن بە شێوەیەکی گشتی ڕووماڵ زەرورە بەڵام ترس خستنە ناو دڵی خەڵکەوە بەڕاستی گونجاو نییە و هیوادارین لایەنە پەیوەندیدارەکانیش و ئێمە ژۆکویداری پارێزگای هەڵەبجە پێشەوەی حکومت ڕاگەیانراوە کە بڵاوکاتەوە بۆ ڕاگەاندکارەکانی خۆمان داوامان لێکردن کە سنووری ئێمە ئارامە با تێک نەچێ هیوادارین هەموو کوردستانیش ئارامی و پارێزراو بێت. ڕۆژی ناوبازاری شاری سلێمانی لەگەڵ دنیا ماجید باسەکەین بۆی بزانین دۆخەکە چۆنەوە چۆن تێدەپەڕێت ئێستا ئەم ڕۆژانە هەم مانگی پیرۆزی ڕەمەزانە هەم ئەو جەنگ و گرژ و ئاڵۆزەی کە لە ناوچەکەشدا هەیە کەم تا زۆر کاریگەری لەسەر بازار دروست کردووە هەموو ئەمانە لەگەڵ دنیا باسکەین دنیا سڵاو لەبێ نیۆڕۆ باش دێمەلای تۆ قسەمان بۆ بکە باسی دۆخی ناو بازارمان بۆ بکە دۆخەکە بەگشتی چۆنە و ئەگەر توانیشت پرسیاری نرخی خواردنەکانمان بۆ بکە کەلوپەل و پێداویستی ڕۆژانی هاوڵاتیان بزای نرخەکان وەکو خۆیت یاخود گۆڕانکاری بەسەردا هاتووە بۆی ئەو گرژ و ئاڵۆزیانی کە لە ناوچەکەدا هەیە. بەڵێ هێوی سڵاتان لێبێ نیۆڕۆتان باش من بەنزیکەی 3 بۆ 4 کاتژمێر دەبێت کە لەنێو بازاری شاری سلێمانی ئێستا لە شەقامی مەولەویم هاوڵاتیان هاوشەوەی ڕۆژانی تر ڕۆژێکی یاسایی خۆیان بەڕێ دەکەن هاتوونەتە بازار بۆی کە هەر پێداویستیەک هەر ئیش و کارێکە هەیەە لە ناو بازاردا کاری خۆیانی پێ بەڕێ بکەن ڕاستە کە شەوی ڕابردوو بەهۆی ئەو هێرشانەی کە هەبوون ئەو دۆخەنە هەموارەی کە لە سلێمانیدا دروست بوو تا ڕادەیەک ترس و دڵڕاوکی لە لای هاوڵاتیان دروست کردووە بۆ پێی من کە پرسیارم لە چەند هاوڵاتی کرد خۆیان نیانویست کە لە بەردەم کامێرەیە قسە بکەن باستیان لەوە دەکرد کە دوێنێ شەوێکی سەخت بۆ ئەوان شوێکی ناخۆشیان تێپەڕانەوە بەگشتی ئەم بارودۆخی کە لە ئێستادا دروست بووە ئەم جەنگەی کە دروست بووە کاریگەری لەسەر دۆخی دەرونی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی دروست کردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕۆژانە لە ئێستادا بارودۆخی هاوڵاتیان وەک ئەبینین لە ناو بازاردا بە شێوەیەکی گشتی تا ڕادەیەک ئاساییە هاوڵاتیان دێنە دەرەوە پێداویستی و شتومەک و جل و بەرگ و هەر شتێکی تر کە خۆیان پێویستیان بێت بۆ ژیانی ڕۆژانی خۆیان بەدەستی دەخەن بە شێوەیەکی گشتیش سەبارەت بە نرخەکان هەر لەگەڵ دەستپێکی شەڕدا و هەروەها هەر لەگەڵ ئەو دەنگۆیانەی کە لەلایەن هاوڵاتیانەوە دروست دەبوو کە سەرەتا باز لەوە دەکرات کە نرخی شتومەک بە تایبەت کە پێداویستی خواردەمەنی زۆر نرخەکەی دەچێتە سەروترەوە زیاد دەکات بەڵام بە شێوەیەکی گشتی ڕۆژانە لیژنەکانی قایمقامێتی سلێمانی بە بەردەوامی چاودێری نرخ دەکەن لە بازاردا نرخەکان بۆ جۆرەی کە هەن ڕاستە هەندێک لە بابەتەکان نرخەکان گۆڕانکاریان بەسەردا هاتووە بەڵام قایمقامێتی سلێمانی بە بەردەوامی دڵنیایی دەداتە هاوڵاتیان کە ئەو نرخانەی کە هەن لە بازارەکاندا بەو جۆرە دەمێننەوە و تاوەکو ئێستا ئەوان بە تەواوەتی کۆنتڕۆڵی نرخەکانیان کردو ناهێڵن کە نرخەکان لەوە زیاتر بەرزبوونەوە بە خۆیانەوە ببینن ئەوەی کە ئەمەوێ باسی بکەم هێوی ئەوەیە کە هاوڵاتیان داواکەن کە لە ئێستادا لەم دۆخی ئێستادا لەم بارودۆخە ناهەمواری ئێستادا پێویستە کە کوردیەک دەنگ بێت بەشێکی زۆری هاوڵاتیان کە قسەم لەگەڵاکردن باسییان لەوە دەکرد کە زۆر گرنگیان بەوە دەدا کە پێویستە لە ئێستادا لایەنەکانی باڵین هەرێمی کوردستان بەگشتی یەک دەنگ بن هاوڵاتیان بە تەواوەتی یەک ڕێزی خۆیان بپارێزن و بەشێکی زۆری ئەو هاوڵاتیانەش پێیان باشە کە کورد لە ئێستادا بە بێلایەنی بمێنێتەوە تاوەکو دۆخەکە بەبارێکدا ئاکەوێت وەک خۆیان دەڵێن و لەلایەکی تریشەوە هەم هاوڵاتیان هەم لایەنە پەیوەندیدارەکان داوا لە هاوڵاتیانەکەن کە خۆیان بپارێزن لە هەر ڕووداوێکی نەخوازرا و کە ڕوو دەدات هەر بارودۆخێکی ناهەموار کە دێتە پێشەوە لە ماڵەکانی خۆیاندا بمێننەوە بە تایبەت لە هەر کاتێکدا کە دۆخەکە بە جۆرێک دۆخێکی ناسەقامگیر بێت و دۆخی دڵەڕاوکێکی زۆر بۆ هاوڵاتیان دروستکە لە ماڵەکانی خۆیاندا بمێننەوە من ئەم شوێنێکی ئێستا لێ وەستاوم بۆ ئاماژەم پێکرد لە شەقامی مەولەوی هاوڵاتی بە ئاسایی خۆی وەک ئاماژەم پێکرد هاتوونەتە ناو بازار و هەر ئەم ڕۆژ وەک پێشتر ئاماژەم پێکرد کە 8 مارسە
هەر کەمێک لە وڵاتری منەوە هاوڵاتیان یاخود بەشێک لە گروپی خانمانی دەستڕەنگین کارەکانی خۆیان لێرە نمایش دەکەن و هاوڵاتیان خانمانی تریش زۆر بە ئاسایی وەکو ڕۆژێکی ئاسایی خۆیان مامەڵە دەکەن و دەچن سەردانی ئەو شوێنانە دەکەن و لەناو بازاریشدا هەر کار و پێویستیەکیان هەبێت بەدەستی دێنن. دنیا هەر بژی سپاس بۆ زانیارەکانت. نوێمین ڕۆژی جەنگی نێوان ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران بەردەوامە. شەوی ڕابردوو تا بەرەبەیانی ئەمڕۆ هێرشەکان لە تاران و تەلەبیب تا بنکە سەربازەکانی سعودیا و کوێیت و بەحرین و ئیمارات بەردەوام بووە. و سێنتکۆم دەڵێت زیاتر لە 3000 شوێنی ئێرانیان کردۆتە ئامانج و فەرماندەیەکی سوپای پازارانیش دەڵێت 200 بنکەی سەربازی ئیسرائیل و ئەمریکا لە ناوچەکە کراونەتە ئامانج. درەنگانی شەوی ڕابردوو هێرشێکی بەرفراون کرا سەر تارانی پایتەخت و شارەکانی کەرج و ئەسفەهان و کۆگایەکی گەورەی سوتەمەنی لە تاران ئاگری کردووە. سوپای پازاران شەپۆلی 28مینی هێرشی موشکی دژی ئیسرائیل و بەرژەوەندەکانی ئەمریکا ڕاگەاندووە و لە چەند شوێنێکی تەلەبیبی پایتەختی ئیسرائیلیش دەنگی تاقینەوە بیستراوە و ناوەندی فەرماندەی هێزەکانی ئەمریکا سنتکۆم بڵاوی کردەوە لە 8 ڕۆژی ڕابردوودا 3000 پێگەی ئێرانیان کردووەتە ئامانج و ئێران 2700 موشک و درۆنی لە جەنگەکەدا بەکارهێناوە. و عباس عراقچی وەزیری دەرەوەی ئێران ڕایگەاندووە تێچووی شەڕی ئەمریکا و ئیسرائیل گەیشتۆتە زیاتر لە 100 ملیار دۆلار و پەیمانگەی ئەمریکی بۆ توێژینەوەی استراتیژی ئاشکرای کرۆ تەنها لە 100 کاتژمێری سەرەتای جەنگەکەدا تێچووەکەی گەیشتۆتە 3 ملیار و 700 میلیۆن دۆلار. سوپای ئیسرائیل هەرچەی کوشتنی جێگرەوەی ڕابری باڵای ئێران دەکات. دەڵێت هەر کەسێک بێت ئێمە دەیکەین ئامانج. سوپای ئیسرائیل لە هۆشداریەکدا کە بە زمانی فارسی بڵاوی کردوتەوە سوپاکەیان لە توانایدا هەیە یاخود با سێواکڵێمە سوپاکەمان لە توانایدا هەیە هەر کەسێک بکاتە ئامانج کە وەک جێگرەوەی عەلی خامنەی ڕابری باڵای ئێران دەستنیشان بکرێت و ئاماژەی بۆ شڕ پێویستە ئەنجومەنی شارەزانی ئێران لە قۆم کۆنەبنەوە چونکە هێزەکانیان لە کاتی کۆبوونەوەیاندا دەیانکەنە ئامانج بۆ دەستنیشانکردنی جێگرەوەی خامنەی. ئەمە لە کاتێکدا میدیاکانی ئێران بڵاویان کردوتەوە زۆرینی ئەندامانی ئەنجومەنی شارەزایان هاوڕان لەسەرەوەی موجتەبە خامنەی وەکو ڕابری باڵای نوێی ئێران دەستنیشان بکرێت. سەرۆکی پارلەمانی ئێران هۆشداری دەدات لە ڕاگررتنی بەرەمێنان و ئافرۆشتنی نەود لە ئەگەری بەردەوامی جەنگدا. محەممەد باقر قالیباف بە میدیاکانی ئێرانی ڕاگەاند و ئەگەر جەنگ بەم شێوەی ئێستا بەردەوام بێت هیچ ڕێگەیەک نامێنێت بۆ فرۆشتنی نەوت و تواناش بۆ بەرەمێنان نامێنێت و دەژڵێت ئەو جەنگی دژی ئێران هەڵگیرسێنراوە تەنها بەرژەوەندەکانی ئەمریکا ناسووتێنێت بەڵکو بەرژەوەندی هەموو ناوچەکە و جیهانیش لە ژێر خەیاڵەکانی ناتانیەهۆدا لەناو دەچێت. وەزیری دەرەوەی چین دەڵێت پێویستە یاخود پێویست نەبوو جەنگی ئێران ڕووی بدات چونکە سوودی بۆ هیچ کەسێک نابێت بۆیە وڵاتەکەی ئامادەیە نێوەندگیری بکات بۆ بەرقەراربوونەوەی ئاشتی. وانگ ئی وەزیری دەرەوەی چین وتوێتی وڵاتەکەی گەورەترین هێزی ئاشتی و دادپەروەری لە جیهاندا و پشتیوانی لە سەروەری ئێران دەکات بۆیە دەبێت کۆتایی با هێرشەکان دژی ئەو وڵاتە بەهێنرێت و وتیشی چیتر نابێت دنیا بگەڕێتەوە بۆ یاسای دارستان. 这是一场不应该发生的战争。 چین هەمیشە هانی ئەوە دەدات کە ئاشتی باشترین بژاردەیە. پێویستە هەموو لایەنەکان بە زووترین کات بگەڕێنەوە سەرمێزی دانوستان. گورزی بەهێز بە مانای عەقلی بەهێز نییە و جیهان ناتوانێت بگەڕێتەوە بۆ یاسای دارستان. پێویستە وڵاتانی گەورە بە ڕازگۆیانە و دادپەروەرانە مامەڵە بکەن. بەهێزێکی باشەوە بەشداری ئاشتی و گەشەپێدانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەن. چین وەک دۆستێکی دڵسۆز و هاوبەشی استراتیژی وڵاتانی ناوچەکە ئامادەیە لەگەڵیان کار بکات بۆ جێبەجێکردنی دەستپێشخەری ئاسایشی جیهانی لە پێناوگەڕانەوەی ئارامی ڕۆژهەڵاتی ناوەڕاست.
以及海湾地区各国的主权。زیاتر لە سەرگرژی و ئاڵۆزەکانی نێوان ئیسرائیل و ئەمریکا لە بەرامبەر ئێراندا دەمێنینەوانێ پێی ناوتە ببورن ئەمڕۆ پێی ناوتە نوێم ڕۆژەوە ماوەی 9 ڕۆژ یاخود لە 8 ڕۆژی ڕابردوودا هێرشێکی بەردەوام یاخود وەڵامکارێکی بەردەوام لە نێوان هەر سێ وڵاتەکەدا هەبووە و بە جۆرێک لە جۆرەکان کە ئەم گرژی و ئاڵۆزیە پەلی کێشاو بۆ وڵاتانی دراوسی هەردوو وڵات کە وڵاتانی عەرەبی بە دیاریکرایی و عێراق و هەرێمی کوردستانیشی گرتوتەوە بە جۆرێک لە جۆرەکان کە لە شەوی ڕابردوودا هەرێک لە پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێر بە جۆرێک لە جۆرەکان لە هەولێر 10 جار هێرشکراوەتە سەر هەولێر و لە سلێمانیش 3 جار هەرچەندە بە خۆشحاڵیەوە تەواوی هێرشەکان پوچەڵکراونەوە بەڵام ئەوەی کە دەبینرێت گرژی و ئاڵۆزەکە تەواوی ناوچەکەی گرتوتەوانێ زیاتر قساکەین لەگەڵ بەڕێز ئارام محەممەد پسپۆری ڕامیاری و زانستە سیاسەکان جەنابێ ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانی ئەم کاتژمێری ڕۆماڵی کورسات نیوزن کاگارام سڵاو لێبێ سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت وەکو لە سەرتاشدا باسم کرد ئەمڕۆ نۆیەم ڕۆژی جەنگی نێوان ئیسرائیل و ئەمریکا و ئێرانە ئێمە دەتوانین ئێستا و ئەم ڕۆژانە خوێندنەوەیکی جیاواز بۆ ئەم گرژی و ئاڵۆزیانە دروست بکەین ئەوەی کە ئێستا لە ناوچەکەدا ڕوودەدات سڵاوهێوی خان هیوادارم لە تەندروستیەکی باش دابی ڕێز و حرمەتم بۆ کارمەندانی کورسات نیوز بەڵێ ئیمڕۆ ئێمە بە شێوازێکی کردداری پێمان ناوە ناو ڕۆژی نۆیەم لەم جەنگە کە جەنگێکی نایەکسانە ئەوەی کە پێوتی ئەسمەتریکال وۆر ئیواتە لەلایەکەوە ئێمە کۆمەڵی وڵاتی زلهێزمانەیە کە بریتین لە وڵاتی گرتوەکانی ئەمریکا لەگەڵ ئیسرائیلە و لە هەمان کاتە وڵاتێکمان هەیە کە هێزێکی مامناوەندە میدڵ پاوەیە وەکو ئێرانە کە سنوور و دەسەڵاتی ئێرانیش دیارەگەرچی ئێران ئیدعای شتێکی جیاوازترەکە بەڵام وەکو جەناب باست کرد ئەوە پێمان ناوە ناو ڕۆژی نۆیەم لە جەنگەکەەوە بەڵام ئاراستەکان بە هیچ شێوازێک دیار نییە ئەم جەنگە کەی کۆتایی پێتێ چۆن کۆتایی پێتێ و لەکوێ ئەوەستێت زۆر باشە کاگارم باسیەوە کەڵی بۆ منە ئاراستەکان دیار نین نازانین بەڵام جەوهری ئەم جەنگە ئێمە ئەزانین چییە هۆکاری بنەڕەتی ئەم جەنگە بۆ چیە گەڕێتەوانێ لاوازکردنی ئێرانە چەکی ئەتۆمیە موشکی بالستیە چوزانم بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندیەکانی ئێرانە لەگەڵ وڵاتانی دراوسێ خودی ئیسرائیل و ئەمریکا بۆیان ڕوونە بۆچی هێرشیان کردوتە سەر ئێران و گەیشتونەتە ئەم دۆخی ئێستا هەڵبەتە بۆچوونی جیاواز هەیە و ئۆبجکتیڤ جیاواز هەیە مەبەستی جیاوازیشێ ئەگەر بڕوانی لە دیدگای ئەمریکا و ئەمریکات دیدگای ئەوەیە کە ئێرانیەکان ئەبێ سفر ئەوەی کە پێوتێ زیرۆ یۆرانیۆم کە بێ هیچ یۆرانیۆمێکی پێتێنراویان نەبێ موشەکە بالستیەکانیان دوورترین مەودای 300 کیلۆمەتر بێت و لە هەمان کاتە ئەجیزەت تەرد المەرکەزی ئەو سەنتەرفیوجانەی کە هەیەەکە ئەبێ نەمێنێ و لە هەمان کاتا دەست هەڵگرن لەو خراپەکاریی کە لە ناوچەکە ئەیکەنی هەڵبەتە ئەمە ئەو ئامانجێ ئەو مەبەستانەیە ئەو ئۆبجکتفانەیە کە ڕاگەیەنراوە لە ئیعلامە باسی لێکرێ بەڵام ئۆبجکتفەکان و مەبەستەکانی ئیسرائیل چیرۆکەکە جیاوازترە لەگەڵ ئیسرائیل ئیسرائیل باس لەوە ئەکا کە ئەوێ ڕژیم چێند ڕژێمەکە بگۆڕێ لە ئێرانە و مەبەستەکەیشی یانە و پروپاگەندەی کە باسێکە ئەوەیە کە ئێران هەڕەشەیەکی وجودیە بۆ سەر ئیسرائیل بەوەی کە ئێران بتوانێت موشکێک دروست بکە 1500 کیلۆمتر بڕەوە ئەتوانێت کڵاوەی ئەتۆمی بۆ ببەسێ لە هەمان کاتە ئیسرائیل پاڵ پشتە بە ئەو داتایانەی کە وەکالەی دەولی بۆ تاقەی زەڕیەی داتە دەرەوە بۆ نمونەڵێت ئێران نزیگەی 980 کیلۆ یۆرانیۆمی پێتەنراوی هەیە لەمانە نزیگەی 480 کیلۆی ڕێژەی پیتاندنەکە سەروی 160 و ئێمە زانین 40 بۆ 42 کیلۆ بەسە بەوەی تۆ کڵاوەیەکی ئەتۆمی لە یەکێ لەو موشەکە بالستیانە ببەسی و کارەساتێکی پێ بخڵقێنی ئەوەی کە لە ئیعلامە باسەکرێ ئەمەیە بەڵام من خۆم پێم وایە مەبەستی کەش لە پشت ئەم ڕاگەیانەی ئیسرائیل ئەمریکاوە هەیە ئەمریکیەکان لە جەنگێکی درێژ خایەنان لەگەڵ فەرموو قسەکانت تاوکە کاگارم گوێم گرتە فەرموو
ئەمریکەکان لە جەنگێکی درێژخایەنان لەگەڵ سینا ئەوە لەگەڵ چاینایە و ئەم جەنگە ئەبێ زەمینە سازی بۆ بکرێت. یەکێک لە زەمینە سازیەکان ئەوەیە کە دەست بگیرێ بەسەر سەرچاوەکانی وزەیە مەسادرە تاقە. سەرەتا لە فەنزوێلاوە دەستیان پێکرد. فەنزوێلا گەورەترین احتیاطی نەوتیە لە عالەمە، نزیکەی 300 ملیار بەرمیل احتیاطی هەیە. دووهەم احتیاط لە عالەمە عەرەبستانی سعودیا و ناوچەی خەلیجە. ئێمە خۆمان نەزانین ناوچەی خەلیج 130 وزەی جیهان لە نەوت و غاز لەم ناوچەیەوە تێ و ئەمریکەکان نەک ئێستا بەڵکو نزیکەی چەندەیەکە وجودێکی تموتۆڵیان هەیە لەم ناوچەیە. یەکێ لە وڵاتەکان کە نەیاری ئەمریکایەوە تقریباً 170 بۆ 109 وزەی جیهانی لایە ئێرانە. ئێران دووهەم وڵاتە لە ڕووی یەدەکی غازەوە دوای رووسیا، سێهەم وڵاتە لە یەدەکی نەوتە دوای فەنزوێلا و عەرەبستانی سعودیا. یعنی ئەمریکیەکان ئەیانەوێت دەست بگرن بەسەر ئێرانە، ئیتر بە هەر کۆستێک بێ بە هەر نرخێک بێ ئەبێ ئێران بکەوێتە ژێر ڕکێفی ئەمریکاوە. خاڵێکی کە ئەمریکیەکان ئەیانەوێت ئەویشەوەی ئێران تاکە وڵاتە لەم ناوچەیە کە بنگە و بارەکای سوپای ئەمریکای لێ نییە. ئێمە زانین ئەمریکا بوونی هەیە لە زیاتر لە 72-73 وڵات و نزیکەی 700 قاعیدە و بنکەی سەربازی لەم وڵاتانە هەیە. ئێران یەکێکە لە وڵاتانەی کە تا ئێستاکە بنکە و بارەگای سوپای ئەمریکای لێ نییە. ئەمە خاڵێکی کێکە ڕانەگەین لاو لە ڕاگەیاندەکانە. یە خاڵێکی کە هەیە ئەوش ئەوەیە کە شەریکاتی ئەمریکی ئەبێ دوای ڕژیم چێنج دوایەوەی کە ئێران ئەڕوات ئەم ڕژێمە ئەڕوا ئەبێ شەریکاتی ئەمریکی لە ئاوادانکردنەوەی ئێرانە باڵا دەست بن، زۆرترین عەقدەکان کۆنتراکەکان وەربگرن و ئەمیش یەکێکە لەو پرۆمسانە لەو وعدانەی کە دۆناڵد ترامپ بە قاعیدە انتخابیەکەی خۆی ئەدا کە بە بەردەوام ئەڵێ من سەرمایە ئەهێنم بۆ ئەمریکا، شەریکاتەکانمان پەرەیان پێئسێنم و بەرهێنانێن و بەرهێنانە هەلی کار دروستەکەوە لە دەرەنجام بارودۆخی هاوڵاتی ئەمریکی پێ باشەکەم. باشە کاگارام ئەو خواستەی کە بۆ نمونە ئەمریکایەوێت بۆ بێوێت ئێران بخاتە ژەڕکێفی خۆیەوە دەتوانێت ئەمە بکە؟ چکە بەڕاستی ئێرانی ژێکێک نییە لە وڵاتانی بڵین وڵاتێکی بچووکە و کەم هێزە و بە ئاسانی دەکرێت هەژمونی وڵاتێکی یاخود خواستی ئێرانی بەسەردا بسەپێنرێت. ئێران جۆرێکە لە وڵاتانەی کە لە زمانی ئینگلیزیە پێوتێ ئینە دایلامەک سیچویشن یعنی لە دایلەمایە بەڕاستی لەلایەکۆ تۆ ئێرانێکت هەیە وڵاتێکی لاوازە ڕژێمێکی سیاسی سەرکوتکرد نزیکەی 47-48 ساڵە حکومەکات درزێکی کۆمەڵایەتی دروست بووە لەناو کۆمەڵگەی ئێرانیە و ڕۆژ تا ڕۆژ بێ کۆمەڵگەی ئێرانی پەرتەوازتر ئەبێت و هەژاری ڕێژەیەکی باڵایە لە ئێرانە و بژێوی ژیان بەڕاستی لە ئێرانە زۆر سەختە و خەڵک تەواو بێزار بووە لەم ڕژێمە لەبەر خاترەوەی هیچ جۆرێک نییە بۆ ئەوەی کە پێوتێ ریەل پۆلیتیکەل پارتیسیپیشن یعنی بەشداریەکی سیاسی ڕاستەقینە کە خەڵک لە ئێران کە دەنگدەری ئێرانی هاوڵاتی ئێرانی کە هەست بەوە بکە کە ئەتوانێت گۆڕانکاری بکە لە سیاسەتا و دەرەنجام لە ژیانی ڕۆژانەی خۆیە. بۆیە ئەمە خاڵ و ئابووری ئێران بەڕاستی بە تەواوەتی لاواز کراوە لە بیرمان نەچێەوە چەندەیەکە ئێران لەژێر گەماروی ئابوووریایە و گەماروی ئابووری سەخت کە کەم وڵاتەیە لە جیهانە بتوانێت بەرگری لێ بکە. بەڵام لە لاکەیکەوە تۆ ئێرانێکت هەیە پانتایەکی فراوانی هەیە، حەشامەتێکی گەورەی 80 ملیۆنی هەیە، بۆچوونی جیاوازی هەیە و ئەم ڕژێمە ڕژێمێکی ئایدۆلۆژیە. بەڕاستی ڕژێمەکە تەواو پەلی کێشاوە بۆ پنت و چمکەکانی کۆمەڵگەی ئێرانی کە بە ئاسانی ناتوانانی هەڵی کێشی و یان بیگۆڕی یان گۆڕانکاری تیا بکەیت. بۆیە هاوکێشەکە هاوکێشەیەکی ناڵێم مستەحیلە، بەڵام لە هەمان کاتە هاوکێشەیەکی سەختە، با بە ئاسانی نایەتە دەسەوە کە ئەمریکیەکان و ئیسرائیلەکان چاوەڕوانێ نەکرد. کاگارام ئێستا ئەوەی کە ڕووەدا بە جۆرێک لە جۆرەکان ئەگە سەرنج بدەین وڵاتانی عەرەبی و کۆمەڵگەی نێودوڵەتی تا ڕادێک بێدەنگیان هەیە بەرامبەر بەم جەنگە یاخود بەرامبەر بە ئێرانیش. ئەمە بۆچیە گەڕێتەوە؟ ینی جەنگێک ڕووی داوە بەشێک لە وڵاتانی ناوچەکەی گرتوتەوانێ گرژی و ئاڵۆزی لە ناوچەکەدا دروست کردووە، تەنانەت ژیانی هاوڵاتیانی ئاسایی خستۆتە مەترسیەوە. ئەم بێدەنگیە بۆچیە گەڕێت و بۆچی هەوڵی نێوەندگیری نادەن؟
من پێم وایە وڵاتانی ناوچەکە سوودمەندن لەم جەنگە زۆربەیان سوودمەندن بە تایبەت وڵاتانی کەنداوی عەرەبی بۆ سوودمەندن بە حکمی ئەوە ژمونە و باڵادەسیەی کە ئێران هەیبوو لە بیرمان نەچێت دوێنە پێرە بۆ ئیعلامی عەرەبی باسی لەوە کرد کە ئێران بە شێوازێکی کردداری 4 پایتەختی وڵاتانی عەرەبی داگیر کردووە بەغداد دیمەشق بەیروت سەنعا 4 پایتەختی عەرەبی داگیر کردووە ئەمە وڵاتە عەرەبیەکانی تا ڕادەیەک نیگەران و تووڕە کردەوە وڵاتە عەرەبیەکان خۆیان ئەو ئامرازانەیان نییە کە بتوانن ڕوبەڕووی ئێران ببنەوە بەڵام با ئێستا بگەڕێمە بۆ سەرەتای پرسیارەکەی جەنابەت بۆچی بێدەنگیان هەڵبژاردووە لە ڕۆژی یەکەمی جەنگەکەەوە ئێران ئەوێ هەموو پەلکێشی ناو جەنگەکە بکەوە ئەوێ پانتایی ململانەکە گەورەتر بکات و وڵاتەکان بێنێتە ناو جەنگەکەەوە دەرەنجام جۆرێک لە ڕەوایەتی بدا بەم جەنگە کە بڵێ ئەمە جەنگی عەرەبە لەگەڵ فارسە ئەمە جەنگی شیعەیە لەگەڵ سوننەیە ئەمە جەنگی وڵاتانی دژ بە ئێرانە لەگەڵ ئێرانە و جۆرێک لە کۆدەنگی دروست بکات لە دەوری ڕژێمەکە لە ناوخۆی ئێرانە و جۆرێک لە سۆز و هاوسۆزی و هاودەنگیەک بۆ خۆی دروست بکات لە ناوخۆی ئەگەر تا ئێستاکە نەیتوانیە تا ئێستاکە سەرکەوتون نەبووە بەچی بەوەی کە من پێم وایە استراتیجێتێکی گەورەتر هەیە لە وڵاتانی خەلیجە بە هەرێمی کوردستانیشەوە تا ڕادەیەک تورکیا و ئازەربایجانیش بەوەی کە تا ئێستاکە هەوڵەکانیان تەنها هەوڵی دیفاعیەک یعنی بەرەنگاریە دفێنسە تا ئێستاکە نەچوونەتە قۆناغی هێڕشەوە و پێم وانییە بچنە قۆناغی هێڕشیشەوە هەتاوەکو وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا چرای سەوزیان بۆ هەڵ نەکات. اینجا پرسیارەکە لەیرە ئەوەیە کەی ئەچنە ناو جەنگەکە و کەی لە قۆناغی بەرەنگاری و ئەچنە قۆناغی هێڕشەوە ئەوەیان نادیارە پێم وابێت لە چیرکەساتێکە لەوانەیە بڕیار بدرێت کە ئەمانیش قۆناغ و استراتیجی جەنگەکە بگۆڕن بەڵام پێم وایە ئەوە لە دوا چیرکەساتەکانی جەنگە ئەبێ کە بزانن و دڵنیا بن لەوەی کە ئێران تەواو لاواز بووە چون تا ئێساکەش وڵاتەکانی ناوچەکە جۆرێک لە جۆرەکان دڵڕاوکیان هەیە لەوەی کە سەرۆکی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دۆناڵد ترامپ کەسێکە ناسەقامگیرە لە بیر و بۆچوونی سیاسی خۆیان گەرچی ئەمریکا وڵات خاوەن کۆمەڵێ دام و دەستگای فیدرالیەک وڵاتێکە خاوەن یاسا و ڕێسای تایبەتە و استراتیژیەتی تایبەت چیەیە بەڵام دیسانەوە لە کاتێ لە زانستی سیاسی ئێمە دوو شتمانەیە دانەیەکمان هەیە پێوتێ ئەیجنسی و ئەوەکەی کە پێوتێ سترکچە ئێستا دۆناڵد ترامپ وەکو ئەیجنسیەک وەکو بکەرێک بۆی هەیە لە هەر چیت کەساتێکا بێت سەر تاسەری سترکچەکە بگۆڕێت بەوەی کە بێتە پێشەوە لەگەڵ ئێرانیەکانە دابنشێ و ڕێکەوتنێک بکات بە جۆرێک لە جۆرەکان بێتە دەرەوە لە جەنگەکە بۆیە وڵاتانی ناوچەکە بە ئێمەی کوردیشەوە تا ئێستاکە یعنی جۆرێک لە دوودڵی هەیە جۆرێک لە دڵنیابوون نییە ینی تا ئێستاکە بارودۆخەکە بە تەواوەتی زوڵاڵ نەبووەتەوە ڕوون نەبووەتەوە بۆیە وڵاتەکان پێم وابێت تا ئێستاکەیش هەر لەو استراتیجێتە ئەمێنن لە دیستراتیجێتی بەرەنگاریە ئەمێنن نایەنەوە زەرر بەو عیلاقەیە بدەن کە هەیە. باشە کاگارم ئەو دیوەش ڕوون نەبووەوە کە بۆ نمونە ئیسرائیل و ئەمریکا چیان لە ئێرانەوێت چکە ئیسرائیل با سێوا کاتە لە دوانی با سێوا کاڵێ هەر کەسێک بچێتە جێگەی خامنەیی ئێمە دەیکەینە ئامانج ئەشزانی کە بەشێکی زۆر لە سەرکردە باڵاکانی وڵاتە کراونەتە ئامانجەوە کوژراون و ئەخیر قسەشی دەستی پەخشی ئیسرائیل باسی کراوەڵێ لەمە دواژێرخانی ئابووری ئێرانی ژەکەینە ئامانج ڕوونە ئەم دوو وڵاتە چیان لە ئێران دەوێ چکە مازانین ئەمان بە کۆمەڵک دانوستاندا تێپەڕین ئەنجا هاتوونەتە ئەم جەنگە پێم وابێ دانوستانەکان هێوی خان پێم وابێ دانوستانەکان تەنها ئینگلیزەڵێ جەستیفیکیشن وەکو موبەڕڕێک بوو وەکو عوزرێک بوو وەکو دانوستانەکان دانوستانێکی ڕیەل نەبوون ینی تۆ بڕوانە تۆ باسی کۆمەڵێ مەلەفی ئالۆزەکەی هەم تیمە ئێرانیەکە تەنها عەباس عەرەقچی بوو هەم تیمە ئەمریکیەکەی و ستیڤن وودکۆف و جێنەرال کۆشنەر یعنی ئەهلی اختصاص نین بەڵێ ئەمانە لەوانەیە مفاوزکارێکی باش بن ئۆکەی وتوێشکەرێکی باش بن بەڵام ئەهلی اختصاص نین یعنی من پرسیارەکەم لە جەناب تو لە بینەران ئەبێ کەسێکی وەکو ستیڤن وودکۆف یان جێرارد کۆشنێر ئەمانە چی بزانن لە سەب موشەکە بالستیەکانی ئێران یان لە چەکە ئەتۆمیەکەی ئێران یان لە سیاسەتی دەرەوەی ئێران باشە من پێم وانیە نە ئەمریکا جددی بوو لە وتوێژە نە ئێرانیەکانی جددی بوون لە وتوێژە و هەردوو لاش ئەیانزانی جەنگێک بەڕێوەیە
من پێشووتریش لە قەناتی کورسات نیوز باسم کرد کە کاتێ جەنگی 12 ڕۆژەکە تەواو بووتم ئەمە خولی یەکەمی جەنگەکە تەواو بوو ئێمە ئەچین بۆ قۆناغی دووهەم و سێم تا کۆتایی بە وەزاکە بێ. ئێستا بگەڕێنەوە بۆ پرسیارەکەی جەنابەت چی ئەگوزارێ لەسەر ئەرزی واقع. من پێم وایە ئەوەی کە ئیسە ڕوو ئەدا لە ئێران ئەوەیە کە هەم ئەمریکا هەم ئێران تەنها ئەوە نییە بیانەوە ڕژێمەکە بگۆڕن لە ئێران، بەڵکو ئەیانەوێ ئێران وەکو دەوڵەت بە تەواوەتی خاپورکەن، باشە وێرانی کەن دار و بەردی بەسەریەکەوە نێرن. بەڵگە لەسەر ئەم قسەیە چییە؟ بڕوانە ئێستا ئێمە ئەوە ئیمڕۆ پێمان ناوە ناو ڕۆژی یەکەم تا ئێستا ئێمە توانی قسە بکەین لەسەر 3 قۆناغی جیاواز لە استراتیجیەت. بۆ نمونە قۆناغی یەکەم دەستیان پێ کرد بەوەی کە لە هێزی ئاسمانی ئێران بدەن، لە بنکە موشکەکانی ئێران بدەن، لە کارخانەکانی دروستکردنی موشک و درۆن بدەن و لە هەمان کاتە لەو شوێنانە بدەن کە کۆگاکانی هەڵگردنی درۆن و موشەکە لەگەڵ ئەوەی کە بڕێکی زۆر لە سەرکردە سەربازی و سیاسیەکانی ئێرانیان کوشت. ئەمە قۆناغی یەکەم بوو. قۆناغی دووهەم هاتینە ئەوەی کە ئیسرائیل و ئەمریکا لە بنکەکانی سوپایان ئەدا، لە پۆلیس، لە هەواڵگیریان ئەدا، لە بەسیجیان ئەدا، لە سوپایان ئەدا، لە بنکە سەربازیەکان ئەوەی کە پێوتێ تەکەنات العسکەریە military bases. باشە بەڵام ئێستا ئێمە لە دوێنەوە ئەوەی سێمە پێمان ناو قۆناغی سێم لەم جەنگە ئەوش ئەوەیە لێدانە لە ژێرخانی ئابووری ئێران، بنیە تەحتیە کی ئینفراستراکچەر لێ پاڵاوگەکانی نەوتەدا، لە پاڵاوگەکانی ئاوی خۆراک ئاوی خواردنەوەی پاک ئەدا، لە ڕێگەوبان ئەدا، لە تەلیکۆمیونیکیشن ئەدا، ئتصاڵاتی ئێرانی ئەدا. یعنی ئێستا کە ئێرە ئەمریکا و ئیسرائیل بە چڕی دەوڵەتی ئێرانی خاپور ئەکەن. قەزیەکە تەنها لەوە نەماوە بەس تەنها ڕژیم چێنج بێ. ئەوجا پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا ئێرانیەکان تا چەندێک ئامادەن لەم جەنگەیە درێژەی پێ بدەن، تەکلیفەیە هەڵبگرن، ئامادەن تا کوێی ئەم جەنگە بڕۆن. ئەوەیان بەڕاستی پرسیارێکە تەنها ئێرانیەکان خۆیان نەتوان وەڵامی بدەنەوە. بەڵام کاگەرم خۆشیان باسی سوپای پاسداران باسیەوە کاڵای ئێمە خۆمان ئامادە کردو بۆ جەنگێکی درێژ خایەن و ئەو چەک و کەرەستانی کە بەکارمان هێناون تەناشتی سەرەتایی بوون و ئەو چەک و کەرەستانی کە لە دواتردا ڕەنگە بەکاری بێنین شتی زۆر پێشکەوتون. ینی ئێران و ئەمریکایش و ئێمە لە استراتیجێتی وڵاتەکانە استراتیجێتمان هەیە، استراتیجێتی کورتمان هەیە، استراتیجێتی مامناوەندمان هەیە، استراتیجێتی درێژخایەنمان هەیە. ئێران وڵاتێکە وەکو وتم ئەزمونێکی 8 ساڵی جەنگی عێراقی ئێرانی هەیە، ئەزمونێکی چەندەیەکی لە گەماروی ئابووری هەیە، ئەزمونی ئەوەی هەیە کە پەل بەهاوێژێ بۆ وڵاتەکانی ناوچەکە وڵاتەکان بە شێوازێ لە شێوازەکان بە تەواوەتی بخاتە ژێر ڕکێفی خۆیەوە. یعنی دوور نییە لە استراتیجێتی ئێرانە خۆیانیان ئامادە کرد بێ بەم جەنگە، بەڵام لە هەمان کاتە با واقعبینانە فکر بکەینەوە. زۆربەی تەقدیراتەکان باس لەوە ئەکەن، خەمڵانەکان باس لەوە ئەکەن کە ئێران نزیگەی 5 بۆ 6,000 موشکی بالستی هەیە و نزیگەی 3 بۆ 5,000 درۆنی هەیە. باشە ئێستا تام چیرکەساتە من لەگەڵ جەناب تا قساکەم لەم 9 ڕۆژەیە 2700 موشک و درۆن نرایە بە 12 وڵاتەوە لەم دەڤەرە. واتە ئێمە باس لەوە کە نزیگەی 130 ئەو زەخیرە جەنگیە تەواو بووە، بێجگە لە ئەوەی کە ئێمە نازانین ئیسرائیلیەکان و ئەمریکیەکان چەندێکیان لە ئێران خاپور کردووە. بەلایەنی کەم 1000 بۆ 1500یانیش لە ئێران خاپور کردووە. واتە ئێمە لە مراکە باس لەوە ئەکەین ئەو زەخیرە جەنگیەی کە ئێران هەڵی گردەوە وەکو استراتیجێتێکی مامناوەند بۆ درێژخایەن نزیگەی سەتانیوەی زەخیرەتەکە، سەتانیوەی ئەوەی کە کۆکراوەتەوە بۆم جەنگە تەواو لە 9 ڕۆژی یەکەمان لە دەست چوو نەما. ئێستای پرسیارەکە بەڵام بۆچی ئێران ئەوێ جەنگەکە درێژە پێ بدە؟ ئەمە خاڵێکی زۆر گرنگە. هەم ئێران هەم رووسیا هەم هەنێ وڵاتی کە ئەیانەوێ ئەم جەنگە درێژە بکێشێ لەبەر خاتر چەند هۆکارێک. هۆکارەکەیش هۆکارێکی ئابووریە بۆ ئەوەی فشارێکی ئابووری دروست بکەن هەم لەسەر سەرۆکی ئەمریکا، هەم لەسەر سەرۆکوەزیرانی ئیسرائیل، هەم لەسەر چەند وڵاتێکی ئۆروپی و کۆمەڵگەی خۆراوایی کە بێنە سەر خەت لەبەر خاترەوەی دەرەقەتی کولفەی جەنگەکە نایەن. بۆ نمونە ئێران زۆربەی ئەو درۆنانەی کە ئەیتەقێنەوە ئینا بەم وڵاتانەوە شاهین 134 درۆنی شاهین 134 بینی 20 بۆ 50,000 دلاری تێچێ، ئەوەی کە بە زمانی بازاڕە پێوترێ 2 دەفتەر بۆ 5 دەفتەر. بەڵام لە هەمان کاتە تۆ ئەمریکا بۆی ئەم درۆنە 5 دەفتەریە بێنێتە خوارەوە ئەبێ موشکێکی پێوە بنا موشکەکە بای 1 ملیۆنێ تا 1,5 ملیۆنە دلارە.
تا ئەم چیرکەساتە من لەگەڵ تا قساکەم کولفەی جەنگ لەگەڵ ئەمریکا نزیکی 7 ملیار دلارە. بەڵێ ڕاستە 7 ملیار دلار بۆ ئابوووریەکی وەکو ئەمریکا 30 تریلیۆن دلاری 30,000 ملیار دلاری ئەمە هیچ نییە 6 ملیار دلارێک لە هەمان کاتە ئیسرائیلەکانیش خۆیانیان بۆ تەکلیفەی ئەم جەنگە هەڵگردووە. بەڵام لە هەمان کاتە کاتێک کە تۆ وزە ناڕات ئێمە زین 120 کۆی نەوت و غازی جیهان لە گەروی هورمزەوە چێ کاتێک کە نەوت ناڕات کاتێک کە غاز ناڕات ئەمە نەوت گرانە بێ لە ئەوروپا غاز گرانە بێ. ئێستا من لەگەڵ جەناب تا قساکەم نەوت نزیکی سنووری 90 دلارە بۆ بەرمیلێک غاز لە 122 زیادی کردە لە زۆربەی وڵاتە ئەوروپیەکان. ئەمە کولفەیەکە خانەوادەی ئەوروپی خانەوادەیەکی ئەمریکی کەنەدی ناتوانێت دەرەقەتی ئەم کولفەیە بێت تا ماودایەکی درێژخایەن. بۆیە جەنگەکە و ئەمە ئەچێتە چوارچەوەی ئەوەی کە بە زمانی عەرەبی پێوتی حرف ئستنزاف ئەیانەوێ ئەمریکیەکان ئیسرائیلەکان ئستنزافکەن هەروەکو هەمان ئەو مۆدێلەی کە لە ئۆکرانیاوێ کە ئەوروپیەکان و ئەمریکیەکان ئەیانەوێ ڕووسەکان ئستنزافکە نەزیفی قودراتی پێوترێ تەواو توانە سەربازیەکان توانە ئابوووریەکانی رووسیا لە بنبرن. بۆیە ئێران ئەوێ ئەم جەنگە هەتا بتوانێت درێژە بکێشێ هەتا بتوانێت خەڵکانێکی زۆر بێنێتە ناو جەنگەکەەوە بۆی ڕەوایەتیەکی زیاتر بەخۆی بدە. بەڵام پێم وانە هەموو شتێک بەویستی ئێران بڕوا بەڕێوە. زۆر باشە کاگارم زۆر سپاس بۆ تاوی زانێرەکانە زۆر سپاس بۆ ئارام محەممەد پسپۆڕی ڕامیێرە زانستی سیاسەکان کە جنابێ ڕاستە خۆ لە هەولێرە و میوانیم کاتژمێری ڕۆماڵی کوردستان نیوز بوون. سپاس بۆیش کە تا سابینەری ئێمە بوون خواتان لەگەڵ. سلێمانی هەولێر دهۆک هەڵەبجا کەرکووک سلێمانی هەولێر دیالە ڕواندز ئامێدیە هەولێر کەرکووک ئاکرێ کەرکووک ڕانیا کەلان سلێمانی کفری باخدا سلێمانی چەمچەماڵ باغدا سلێمانی شنگال سلێمانی قامشلو سلێمانی حەشەکی تاران اسطنبول غزة فلسطين القاهرة سلێمانی نيويورك ئەوەی ڕوویە زانیتان ئەوەی ڕوو ئەیات پێتانەڵی مایەڵە مادەی هۆشبەر ساتە بەرەرخەکانتان لێبزەنێت بەڵێ بۆ ژیان نەخێر بۆ مادەی هۆشبەر. سلێمانی گەورەتر دەبێت هەروەها خەونی ئەوانەش کە سلێمانی ماڵیانە لە نێو پرۆژەیەکی نیشتەجێبوونی هاوچەرخ لە شوێنێکی زۆر تایبەت و دڵگیری شار. لێرە سێ باڵەخانەی مۆدێرن دەبن بە دەرگایەک بەڕووی جیهانێکی نوێدا، شوقەی ئەستبەرز بە ڕووبەری جیاواز، گەراجی داخراو،
دوکان و بازاڕ کافێ و ڕێستۆرانت و زۆر خزمەتگوزاری تر هەروەها باخچە جوانەکان و شوێنەکانی کات بەسەربردن ئاسوودەیەکی بێکۆتات پێدەبەخشن وایت تاوەرز ستانداردێکی نوێت بۆ ژیانێکی هاوچەرخ پێدەناسێنێت دەبێت بە ژینگەیەکی تەواو بۆ ژیانێکی ئاسانتر و جوانتر ئێرە دەبێتە یەکەم و کۆتا هەڵبژاردەت لە پێناو ئەو ماڵەی خەونی پێوە دەبینیت و ئەو داهاتووەی سبەینێتیایدا ئاسوودەیت وایت تاوەرز شکۆیەکی نوێ بۆ شار بەرزایەکانی سلەیمانی شارێکی سەردەمیانە و ناوازەیە بۆ ژیانێکی ئارام لەبەرەوەی خۆشگوزەرانی خێزان بۆ هەمووان گرنگە بیرمان لەوە کردەوە هەموو پێداویستیەکان لە شارێکی هاوچەرخدا بنیاد بنین کافێ و ڕێستۆرانتی جیاواز بۆ بەسەربردنی ساتە